سڵاو قوتابیانی خۆشەویست لە لێکچەری سێمە ئینە سەر بابەتی کاینەتیک ئینەرجی ئەتڵ و سپیدس واتە ئێمە زانین کاینەتیک ئینەرجی لە خێرا یەکەمەکانە چۆن دەبێت. معادلەیەکمان لە ئیشتقا کرد لە دەرسی ڕابردووە the relativistic formula for the kinetic energy. ئێمە کاتێک گوتمان خێرایی پارتیکڵەکان بێتەوە لە خێرایی ڕووناکی kinetic energy لە relativistiکە ئەکاتە چی؟ ئەکاتە total energy minus rest energy. MC2 is called the total energy of the particle and MC2 is called the rest energy of the particle. Because the total energy of the particle, the kinetic energy of the particle is equal to the difference between the total energy and the rest energy. بۆیە ئەم ئێمەش ئەگۆڕینەوە بە relativistic mass ئەیگۆڕین بە ئێم نۆت لەسەر یەک ناقڵ سی دووجار لەسەر سی دووجار ماینەس ئێم نۆت سی دووجاری وەکو خۆی دەهێڵینەوە. ئێستا ئەلێرە چی ئەکەین؟ consider the case where v زۆر کەمتر بێ لە سی، چونکە ئێمە ئەڵێن kinetic energy at low speeds لە خێرایی کەمە. بۆیە ئێمە ئەگەر وا حساب بکەین v مان velocity پارتیکڵەکە زۆر کەمتر بێ لە speed of light, we use the binomial approximation. approximationێکی binomialمان هەیە تقریبیمان هەیە لە ماتماتیکا ئەڵێ 1 زائیدەن x توانی n. ئەگەر xەکەمان زۆر کەمتر بێ لە 1 ئەو کاتە قیمەتەکەی کاتە 1 زائیدەن ئەم توانی n ئێتە بەردەم xەکە ئەبێتە 1 زائیدەن nx. ئەمە چ کاتێک ڕاستە for small x. To expand the first term in the above formula then we obtain the expression. ئێستا ئەگەر بینەوە ئەم عملية ماتماتيكية applied كين لسر معادلة 63 بزانم چيمان لسر تيرمي يكمي معادلة 63 بزانم چيمان آياته بم جورا ألين يك لسر رقي يك ناقصا في دوجا لسر سي دوجا أجر جيري كرتك الرقا بيبا مسري كرتك حتما أم رقك يك لسر دو بموجب أبيتا ماينس يك لسر دو لسروا باشان كاتك في زور كم تربية لسي وكو لباينوميلا أم أجمان بيكردوا ئەم توانە ئێتە بەردەم v دووجار لەسەر سی دووجارەکە سالب جاران سالب ئەبێتە موجب و یەک لەسەر دووەکەش v دووجار لەسەر سی دووجار وەکو خۆی ئەمێنێتەوە. ئەمە چ کاتێک ڕاستە وەکو وتم کاتێک v زۆر کەمتر بێ لە سی. ئێستا لەسی لەکوێدا ئەنینەوە لە معادلەکەی 63 تعویض یەکەینەوە لە شوێنی هەموو ئەم تێرمی ئێرە 1 زائیدەن 1 لەسەر دوو v دووجار لەسەر سی دووجار طبعاً ئێم نۆت سی دووجاریشمان هەیە ئەمە وەکو کۆنستانتێک ڕێست ئینەرجیە هەلێرە جارانی ئەم کەوانەی کە دروستمان کردو بە باینۆمێڵەکە جارانی ئەەکەین ماینەس ئێم نۆت سی دووجار. ئەمە ئەگەر ئەم ئێم نۆت سی دووجارە جارانی ناو کەوانەکە بکەین تەماشاکەین کورتکردنەوە ڕوئەدات کە کورتکردنەوەکان ئەکەین زۆر بە ئاسانی چیمان بۆ ئەمێنێتەوە 1 لەسەر دوو ئێم نۆت v دووجارمان بۆ ئەمێنێتەوە کە ئەمە in agreement with classical mechanics. جارێکی تر ئێمە توانیمان بگەڕینەوە بۆ classical mechanics کاتێک خێرایی پارتیکڵەکان زۆر کەمە لە خێرایی ڕووناکیە. ئێمە لە کلاسیکەل میکانیکیشا لە ساری پارا وەرتان گرتووە kinetic energy is equal to 1 لەسەر دوو mv دووجار. واتە ئێمە توانیمان بۆ low speed جارێکی تر لە relativistic kinetic energy و معادلەیەک اشتقاق بکەین بۆ low speed بگەینەوە بە کلاسیکەل میکانیک و یەک بگرێتەوە لەگەڵ کلاسیکەل میکانیکا. ساڵێک لە ساڵەکان ئەم پرسیارم بەم جۆرە هێناوەتەوە بۆ ئەوەی ئیشارەزابن لە جۆری پرسیاری من وتومە prove that if v لەسەر سی زۆر کەمتر بێت لە 1 لە 1 the relativistic kinetic energy of a particle reduce or agreement with the classical mechanics. وتومە پروڤی بکە کاتێک v لەسەر سی یاخود velocity پارتیکڵەکە زۆر کەمتر بێت لە سی ئەو کاتە relativistic kinetic energy ئەتوانێت یەک بگرێتەوە لەگەڵ کیا لەگەڵ classical mechanics. ئەوە ئەو اشتقاقی سلایدی پێشووتر ئەتوان بیکەن. پاشان دێنە سەر علاقەیە لە نێوان ئینەرجی و مۆمنتەمە. بزانین چه علاقەیەک لە نێوان ئینەرجی و مۆمنتەمە هەیە. تۆتال ئینەرجی لەگەڵ مۆمنتەمە کۆنسێرڤ ئەبن لە ئایسۆلیتد سیستەمە. واتە ئینەرجی گشتی لەگەڵ مۆمنتەم تەوژمە پارێزراو دەبن لە ئایسۆلیتد سیستەمە. مەبەست ئەوەیە کەوا سیستەمەکە جیاکرابێتەوە مەنزومەیەکی جیاکراوەمان هەبێت ئایزۆلیتی کەین لە دەوروبەر ئەو کاتە تۆتال ئینەرجی و مۆمنتەم کۆنسێرڤ بن و هەروە ڕێست ئینەرجی هیچ گۆڕانکاریەکی بەسەرانایە کەواتە
ئێمە باشتر وایە لە جیاتی ئەوەی باسی کاینەتیک ئینەرژی و ڤیلۆسیتی بکەین کە پێش لە سلایدەکانی پێشووترا عێلاقەمان دۆزیەوە لە نێوانیانە. باشتر وایە باسی لە جیاتی ئەوەی بڵێن کاینەتیک ئینەرژی بڵێن ئینەرژی لە باتیەوەی بڵێن ڤیلۆسیتی بڵێن مۆمنتەم. ئەم دوو کەمیە ئەساسترن لە فیزیادا کەواتە ئەو عێلاقەی the total energy rest energy and momentum of a particle عێلاقەکەیان بزانین چۆن پێکەوە گرێ ئەدرێن ئەمانە لەلایەک total energy E rest energy E نۆت و هەروەها مومنتم پی بزانین بە چه عێلاقەیەکەوە ئەمە بۆ پارتیکل قساکەین بزانین چۆن عێلاقی E ئێمە ئەزانین E total energy of the particle ئەگەتە MC دووجار MC دووجار لە سلایدەکانی پێشتر ئیشتقاقمان کردووە MC دووجار ئێمەکە شەکاتە چی لە ریلەتیڤیستیکاتە M نۆت لەسەر ڕێک یەک ناقسن V دووجار لەسەر C دووجار کاتە معادلەی 65 مان ئەبێت پاشان چیەکەین ئەمە ئەتوانین سکوێرکەین دووجایکەین هەردوو لە بۆی لەم ڕێگە نەجاتمان بێ E دووجار M نۆت دووجار C چوارجار یەک ناقسن V دووجار لەسەر C توانی دوو ئەمە ئینەرژی پاشان این لەسەر مۆمنتەمی هەر پارتیکڵێک P is equal to MV لە کلاسیکەڵ میکانیکی شا خوێنتوانە لە شوێنی هەموو ئێمێکی ئێرە جارێکی تر M نۆت لەسەر ڕێگی یەک ناقسن V دووجار لەسەر C دووجار دانن جارێکی تر بۆ ئەوی خۆمان نەجادین لەم ڕێگە ئەتوانین پیەکەش چی بکەین دووجا بکەین کە دووجامان کرد و هەردوو لە جارانی C توان دوو ئەکەین C توان دوو ئەکەین ئەم C توان دوو کە جارانمان کرد ئەبێتە ئینەرژی P دووجار C دووجار و M نۆت دووجار V دووجار C توان دوو لەسەر یەک ناقسن V دووجار لەسەر C توانی دوو ئێستا چیەکەین ئەم معادلەیەی 68 لە کێی دەرەکەین لە E توان دوو لە 67 دەرەکەین واتە E توان دوو ناقسن P توان دوو C توان دوو ئەکاتە M نۆت توان دوو C چوارجار ناقسن M دووجار V توان دوو C توان دوو لەسەر یەک ناقسن V دووجار بەس ئەم دوو معادلەمان لە یەک دەرکردو هیچی ترمان نەکردو ژێرەشیان وەکو یەکە وەکو یەک نووسیمانتەوە سەرمان لە یەکتر دەرکردووە پاشان ئەم دوانە ئەگەر تەماشاکەین کورتکردنەوە ڕوو ئەدات هاوبەشێک وەرەگرین لێرە ئەگەر هاوبەشێک وەرەگرین M نۆت دووجار C چوارجار بە هاوبەش وەرگرین C توان چوار هاوبرین لێرە یەک ئەمێنێتەوە ماینەس لێرە چێمێتەوە V دووجار لەسەر C دووجار بۆ لەسەری کردەکە چونکە C چوارجارمان بە هاوبەش وەرگرتووە ئەلێرە کاتە ئەلێرە C توان دوو ئەڕواتە ژێرەی کردەکەەوە چونکە C توان چوار بە هاوبەش وەرگرت کاتە لێرە لە نێوان سەرە و ژێرەی کردەکە کورتکردنەوە ئەبێت سەر و ژێرەی کردەکە کورت دەبێتەوە تەنها چی ئەمێنێتەوە تەنها ئەوەی کە بە هاوبەش وەرمانگرتووە M نۆت دووجار C توان چوار لێرە ئەمێنێتەوە ئەم معادلە توانین ڕێکخینەوە بۆ E بەم جۆرە بڵێن E توان دوو ئەکاتە M نۆت توان دوو C توان چوار زائیدەن P توان دوو C توان دوو ئەگەر دووجارەکەش نیهێڵین ئەم بەر ئەکەوێتە ژێر چیەوە ژێر ڕێگەوە E ئەکاتە M نۆت توان دوو C توان چوار زائیدەن P توان دوو C توانی دوو ئەمە ئینەرژی پارتیکڵەکەیە طبعا ئەمەیان ڕێست ئینەرژیە بە توانی دوو M نۆت دووجار C توان چوار ئەکاتە E نۆت توانی دوو E کەپیتاڵ نۆت توانی دوو ئەبێتە ڕێست ئینەرژی توانی دوو زائیدەن P دووجار و C دووجار پێکەش چیە مۆمنتەم ئەمە ئەم عێلاقەیە کەوتمان تۆتەڵ ئینەرژی لەگەڵ ڕێست ئینەرژی لەگەڵ مۆمنتەمە پێکەوە گرێ ئەدەین عێلاقەمان دۆزیەوە ئەمە حتمەن بۆ کێیە بۆ ئەم معادلە ڕاستە بۆ ئەو پارتیکڵانەی کەوا ڕێست ماسیان هەیە چونکە ها لە معادلەکە M نۆت هەیە M نۆت ڕێست ماسە یعنی ناتوانین بۆ فۆتۆنێک ئەم معادلە بەڵام ئەتوانین بۆ ئەلەکترۆنێک ئەتوانین بۆ پرۆتۆنێک ئەتوانین بۆ نیوترۆنێک ئەم معادلەیە ئەپلاید بکەین بۆ هەموو ئەوانەی کەوا ڕێست ئینەرژیان هەیە پاشان دێنە سەر ماسلێس پارتیکڵ ئەو پارتیکڵانی کەوا ڕێست ماسیان نییە نمونەمان فۆتۆن لەگەڵ گرافیتۆنە ئەم دوو پارتیکڵەمان هەیە کەوا ڕێست ماسیان نییە بەڵکو ڤیژوەڵ ماسیان هەیە دواتر ئێمە سەری In classical mechanic, لە classical mechanica, a particle must have rest mass in order to have energy and momentum. لە classical mechanica بۆ ئەوی پارتیکڵێک ئینەرژی و مۆمنتەمی هەبێ پێویستە ڕێست ماسی هەبێ ئەمە کیە ئەمە classical mechanic وەمان پێڵێ However, this requirement does not hold true in relativistic mechanics. بەڵام ئەمە ڕاست نییە بۆ relativistic mechanics. چۆن ئێستا باسێکیم زانین بۆچی بۆ کلاسیکەڵ بۆ ریلەتیڤیستیک میکانیک ئەگەر هاتوو ڕێست ماسیشی نەبوو پارتیکڵەکە ئەکرێ ئینەرژی مۆمنتەمی هەبێت
when m not is equal to 0 and v زۆر کەمتر بێ لە 3 we find from equationi 1/65 و 1/7 that e is equal to p is equal to 0 لە خێرایی یەکەمەکانە کاتێک خێراییەکەمان خێرایی پارتیکڵێک بێ و کەمتر بێ لە خێرایی ڕووناکی کاتێ ڕێست ماسەکەمان m0 سفر دانین معادلەی 65 و 67 ئەپلایت کەن لە شوێنی هەموو m0 سفر دانێن تەماشاکەین ئینێرجی و مۆمنتەممان سفر دەبێ واتە لە کلاسیکەڵ میکانیکا لە خێرایی یەکەمەکانە کاتێ m0 سفر بێ ئینێرجی و مۆمنتەم سفرە بێ such a particle is meaningless کەواتە ئەم پارتیکڵانە وجودیان نییە is meaningless هیچ مانایەکی نە ئینێرجی مۆمنتەمە سفر بێ m0 سفر بێ کەواتە هیچ مانایەک نادەن بەدەستەوە however when m0 is equal to 0 and v is equal to c جارێکی تر بابین ئەم معادلەی 65 و 67 سیر بکەینەوە ئەم جارە چی دائەنین تەلەبەکان ئەم جارە ئەگەر بڵین m0 is equal to 0 لە معادلەی 65 و 67 و هەروەها v یساوی بێ بە c لە شوێنی هەموو vەک کە لە ژێری کەرتەکە یەک ناقص v دوجا c دوجامانەیە لە شوێنی هەموو vەک ئێوە c دانین تەماشاکەین معادلەی 65 و 67 e ئەکاتە 0 over 0 and p is equal to 0 over 0 indicating that e and p can have any value بۆ چونکە سفر لەسەر سفر ئەکاتە مالانی هەیە و p ئەکاتە سفر لەسەر سفر is equal to infinity کە کردی infinity کەواتە ئەکرێ e و p هەر قیمەتێکیان هەبێ هەر قیمەتێک چونکە کەواتە infinity نازانم چەندەکە کەواتە ئەکرێ هەر قیمەتێک e و p هەیان بێ thus massless particle may exist if they travel with the speed of light کەواتە massless particle وجودی دەبێت و کاتێککە بە خێرایی ڕووناکی حركة بك. The relation between the total energy and the momentum of a particle, of a massless particle, is equal to this, or can be obtained from this relation E is equal to PC. أما هر معادلة كي حفتاية تلبا كان لي تانتيق نتيا معادلة سلايدي بيشوتر تنها تشيب كان بوي معادلة حفتاية تاندس كيمي لشويني همو ام نوتك صفر دانا چونك فوتون يا massless particle كان rest mass يا نية ڕێست ماسیان یەکاتە معادلەی هەفتا دێنمەوە لە شوێنی هەموو ئێم نۆتێک سفر دانێم ئۆتۆماتیکاڵی چیم دەسەکەوێت E is equal to PC. An example of massless particle is the photon. نمونەی massless particle وەکو وتم فۆتۆن یەک particle تریشمانێ وەکو گرافیتۆن کەواتە بۆ massless particle ئینەرجیەکەمان is equal to PC. اینە سەر exampleێک لەسەر ئەم بابەتە an electron with the rest mass is equal to 0.511 mega electron volt دابشی C توانتو and a photon rest mass is equal to 0 both have momenta of هر یک الکترون و فوتونەکە مومنتەمەکەیان 2 mega electron volt per ثانية. find the total energy of each داوایسیمان لەکات total energy بۆ هەر یەکێک لە ئەلکترۆن و هەروەها کێ فۆتۆن یەکەم جار ئێنە سەر ئەلکترۆنەکە the total energy of the electron لبري الكترون rest mass هيك وقتها معادلة بكارين كرست ماسي تيابه أو معادلة اشتقاق ما كر علاقة ما ندوس لنوان energy total energy rest energy لقل momentum أو بكاري هنين و معادلة كي باشان أتوان أم معادلة جذري ورقرم رجي ورقرم إي أكات M نوت دو جار سي شوار جار زائدا P دو جار سي دو جار M نوت كمان هي بالله همان 0.5 كي دو جار يكين سي شوار جارش كونستانت دائني نوا زائدا و مومنتەمەکەشی پیاوین چەنە 2 مێگا ئەلکترۆن ڤۆلت پێر ثانیە وش تعویض دەکەین لە شوێنە و دووجاری ئەەکەین پاشان قیمەتەکە ئەدۆزینەوە لە ژێر ڕێگا دەریێنین ئەکاتە 2.64 مێگا ئەلکترۆن ڤۆلت ئەمە چیە ئەمە تۆتەڵ ئینەرژی ئەلکترۆنەکە پاشان ئینە سەر تۆتەڵ ئینەرژی فۆتۆنەکە بۆ فۆتۆنیش معادلەمان پێشتر اشتقاق کرد E is equal to PC پیەکەی پێداوین 2 مێگا ئەلکترۆن ڤۆلت دابەشی C جارانی سێکین ئەم سێ لەگەڵ ئەم سێکەوە بێتەوە ئەکاتە 2 مێگا ئەلکترۆن ڤۆلت کەواتە لێرە تۆتەڵ ئینەرژیمان دۆزیەوە بۆ ئەلکترۆن کە ڕێست ماسی هەیە و هەروە تۆتەڵ ئینەرژیمان دۆزیەوە بۆ فۆتۆن کە ڕێست ماسی نییە تەماشامان کرد تۆتەڵ ئینەرژی ئەلکترۆنەکە لەبەرەوەی ڕێست ماسیشی هەیە کەواتە ڕێست ئینەرژیشی هەیە کەواتە تۆتەڵ ئینەرژی ئەلکترۆنەکە گەورەتر بوو لە تۆتەڵ ئینەرژی فۆتۆنەکە اینە سەر velocity addition ئێمە ئەزانین بەپێی پۆستوڵەیتی دووەمی ئینشتاین the velocity of light in free space
constant regardless of the motion of the observer or the source. لما مثلا ببي postulate دومي أينشتاين خلال روناكي أخذ speed of light لفري سبيس لفاكيوما constant دو قيمتك سيجران دتوان هجمة اللسر سيكندا پیش بچمە سەر velocity addition حەزەکەم ئەنالۆجیەکی زۆر بەسیط بکەین بۆ ئەوەی زۆر بە ئاسانی بتوانین بڵێن ئێمە بۆچی velocity addition بەکارهێنین. ئەنالۆجیەکە ئەوەیە ئەگەر ئێمە بۆ نمونە سیارەیەک حرەکە بکا و بجوڵێ بە ئاڕاستی ئێکسی موجب حرەکە بکات و زەلامێکیش لەناو سیارەکەیە بەردێک هەڵەیە بۆ نمونە پێشەوەی بەردەکە هەڵدا ئەڵێن خێرایی سیارەکە بە 50 کیلومتر لە سەعاتێکە حرەکە ئەکا سیارەکە کەسێکیش لەناو سیارەکەیە بە ئاڕاستی ڕۆشنی سیارەکە واتە بە ئاڕاستی ئێکسی موجب بەردێک هەڵەیە بە خێرایی چەند بە خێرایی 10 کیلومتر لە سەعاتێکە بۆ نمونە ئەگەر کەسێک لەسەر جادەکە وەستا بێت ئەمە بەپێی گایلۆ ترانسفۆرمیشن ئەگەر بیەوە خێرایی بەردەکە قیاسکە ئەوەی لەسەر جادەکەی ئەڵێ خێرایی سیارەکە 50 خێرایی بەردەکەش دەیە پێکەوە بە هەمان ئاڕاستە ڕۆشن پێکەوە کۆیانەکەینەوە ئەکاتە 6 کیلومتر لە سەعاتێکە و هیچ مشکلەی نابێت. بەڵام با ئێستا بین هەمان سیارە حرەکە ئەکا بە 50 کیلومتر لە سەعاتێکە ئەم جارە ئەگەر بێت و باوا دابنین لایتەکانی پێکات ئەها یاخود ئەو کەسەی لەناو سیارەکە لایتێک پێکەکە کە پێی کرد کەسێک بیەوە خێرایی لایتەکە قیاسکە باشە خێرایی لایتەکەمان بۆ نمون لە فری سپیسە کۆنستانتە ئەمە ئەنۆلۆژی ئەگەتان لێبێ کۆنستانتە چییە بەسی دامان ناوە زائیدەن خێرایی سیارەکەی کەیتەوە زائیدەن ینی سێ جاران دەتوانە ژمەتر لەسەر سەکەن زائیدەن 50 کیلومتر لە سەعاتێکە هی سیارەکە تەماشاکە قیمەتەکە قیمەتی خێراییەکەمان گەورەتر بوو لە خێرایی ڕووناکی کاتە خێرەکە خێرایی کۆنستان نەبوو بۆ ئەم مەبەستە بۆ ئەوەی حەلی ئەم پرۆبلێمە بکەین بەگایلۆ نەماتوانی پەنا ئەبینە بەر لۆرنتس ترانسفۆرمیشن یاخود لۆرنتس velocity addition بلاین ئەو چۆن چارەی ئەم کێشەیەمان بۆکە بۆی خێراییەکە گەورەتر نەبێت لە خێرایی ڕووناکی بۆ ئەوەی خێراییەکەمان گەورەتر نەبێت لە خێرایی ڕووناکی. Suppose something is moving relative to both S and S' باوا دابنین حرەکەیەکمان هەیە بە گوێرەی S و S' و حرەکەیەکمان هەیە بە relative motion بە گوێرەی S و S'. An observer in S measures its three velocity component to be ئەگەر یەکێک لە S بیەوە قیاسکە Vx مان هەیە Vy مان هەیە و Vz مان هەیە اعتیادی Vx ئەکاتە dx over dt Vy هەروەها Vz هەروەها باشە ئەی ئەو کەسەی لە S' بیەوێ قیاسی velocityەکە بکات Vx شێبێ Vy شێبێ و Vz شێبێ وەکو ئەبین لە معادلەی 73 زۆر باشە. ئێستا by differentiating the inverse Lorentz transformation equation بۆ کێ for x y و z و anti ویگەت ئێستا differential وەرەگرین بۆ ئەوەی بۆ کێ بۆ inverse Lorentz transformation ئاگاتان لێبێ ئێمە دوو کەیسمانە بۆ یەکیان بۆ Lorentz تریان inverse ئەمانە چ معادلە بەکارین معادلەی inverse Lorentz transformation بەکارین بەم جۆرە dx مان هەیە خۆی چییە ئەمە ئەسڵەن ئێکسە ئەکاتە ئێکسداش زائیدەن V تیداش لەسەر ڕێگی یەک ناقسەن V دوجا لەسەر سی دوجا ئەگەر معادلەی inverse Lorentz transformation بۆ کێ بۆ ئێکس بەڵام ئەی دیفرەنشەڵی وەرگرم بیکەمە dx حتمما ئێرەژە بێت dx ئێرەژە بێتە dt داش یەکەم کۆنستانتە یەک ناقص V دوجا لەسەر سی دوجا وەکو خۆی ئەمێنێتەوە کاتە dxەکە dx داش dt داشمان هەبوو بەڵام وایوزێتەکانمان وەکو یەک بوو هیچ ئەوەمان نییە. پاشان ئێمە تیمان هەیە جگە پێشەوەی بێمە سەر dt تیمان هەیە کاتە تی داش زائیدەن V لەسەر سی دوجار x داش لەسەر ئەم ڕێگە ئەگەر بیکەمە dt بیکەمە dt ئەبێتە dt داش V لەسەر سی دوجار dx داش یەک ناقسەن V دوجار لەسەر سی دوجار بۆ وام کرد لەبەرەی ئەگەر من Vx بدۆزمەوە ئەکاتە dx لەسەر dt لە سلایدی پێشوە dxم دۆزیەوە لەم سلایدەشە dtم دۆزیەوە ئێستا ئاچیەکەم vxم هەیە لە شوێنی هەموو dxێک معادلەیەکم هەیە لە شوێنی هەموو dtێک ئەم dtە دائنێم بزانم چی مەیاتێ
كاتا معادلة أم معادلة في إكس أكاتا في إكس داش زائدا في يك زائدا في إكس داش لسر سي تواني دو كاتا أم معادلة شي مان بيلا بيمان على في إكس أو خيرایی که ئێمە ئەمانەوێ لە مەنزومەی ئێستا قیاسیکەین ئەکاتە V ئێکل داش ئەو خێرایی لە ئێستاشا قیاس دەکرێت زائیدەن V ئەم V کۆنستانتە في سمۆڵ قیمەتی کۆنستانتە یەک زائیدەن V سمۆڵەکە V ئێکل داش ئەوەی کەوتم لەسەر C توانی دوو ئەمە بۆ گوێرەیەکە بە گوێرەی V ئێکس ئەی VY بەم جۆرە دەبێ VY ئەکاتە چی؟ ئەکاتە DY لەسەر DT DY مان هەیە بەڵێ هەمانە دیتیشمان هەیە بەڵێ هەمانە تعویل لەکەین معادلەی 76 مان دەردەکەوێت و فیلزێتیش بە هەمان جۆر فیلزێتیش ئەکاتە چی فیلزێت دەکاتە دیزێت لەسەر دیتی دیزێتمان هەیە بەڵێ دیزێتمان هەیە چونکە ئەگاتان لێبێت دیزێت هەرەکاتە دیزێت داش بەڵام ئەوەی ئەگۆڕێت چێت دیتیەکەیە لە ژێرەوە دیتیەکەمان گۆڕانکاری بەسەرەی بۆی معادلەی 76 و 77 مان دەستەکەی بۆ VY و بۆ V زێت کاتە ئێستا سێتێکی معادلەمان دەستکەوت بۆ VX بۆ VY بۆ VZ ئەمانە پیانەوترێ velocity addition بۆ Lorentz transform ئێستا باوا دابرین consider a ray of light emitted in the moving frame S dash in the direction of motion relative to S وا دابرین ئێمە تیشکێکمان هەیە لەکوێ لە مەنزومەی S داشا کاڵین لە مەنزومەی S داشا تیشکێکمان هەیە و حرەکەشی بە ئاراستەی چییە بە ئاراستەی ریلیتیڤ بە گوێرەی ئێسەوەیە کاتە لەم حاڵتە یەکسەر ئەزانین ئەم لایتە ڤیلۆسیتی مەبەستی پێی V ئێکل داشە بۆ چونکە لە مەنزومەی S داشایە باشە in this case we have V ئێکل داش ئەکاتە C کاتە لەم حاڵەتە مادام لایتە و لە مەنزومەی S داشە کاتە یەکسەر ئەکاتە C ها V ئێکل داشەکەمان دۆزیەوە ئەکاتە C و پاشان an observer in S will measure the speed ئەی کەسێکی تر ئەگەر لە مەنزومەی ئێساوێ بیەوێ VX بدۆزێتەوە تەلەبەکان ئەم VX بە پێی ئەو معادلەی لە سلایدی پێشووترا ئیشتقاقمان کرد ئەکاتە VX داش زائیدەن V یەک زائیدەن VX داش لەسەر C توانی دوو لە شوێنی هەموو VX داشێک ئێمە سیمان هەیە وەکو لە پرسیارەکە دراوە سی دانین تەماشا ئەکەین کورتکردنەوە لە نێوان سەر و ژێرا ڕوئەدا VX مان ئەکاتە C کاتە thus both observer in S and S dash find the same value for the light for the speed of light کاتە لە هەردوو مەنزومەی S و S داشا speed of light هیچ گۆڕانکاریکی بەسەران نەهات و ئەمەش لەگەڵ پۆستولیتی دووەمی ئەنیشتاناییەکی گرتەوە و مادام لایتە سیمان بۆ دەرچووە تەواو ڕاستە بەڵام ئەگەر ئۆبجێکت بووایە قیمەتەکە سی دەرچێ و کاتە غەڵەتە کە هیچ ئۆبجێکتێک خێراکی نەگاتە خێرایڕنە بەڵام لێرە لایتمان هەیە و لایتی لە S و لە S داشا وەکو وتمان لە سەرەتای velocity addition the speed of light in free space have the same value which is equal to سێ جارین دەتوان هەشتمەتر لەسەر سێکەند ئێستا لەسەر ئێگزامپڵێکی زۆر بەسیط بۆ تەطبیقی پرسیارەکە نمونونەکە پێمان ئەڵێ سپیس کرافت ئەلفا کەشتیگەلێکمانەیە هێمامان کردو بە A ئەلفا A is moving at 0.9 C with respect to the earth حركة أكا بجويري زاوية بخيراي چن حركة أكا بجويري زاوية ب 0.9 C حركة أكا if أجر spacecraft TB is to pass alpha at a relative speed of 0.5 C in the same direction أجر هاتو spacecraft TB حركة كر بجويري كيوا نك بجويري زاوية بجويري أيوة ها بلاي أياتي أبري بلام خيراكي بجويري أيوة چن 0.5 بهمان دا راستشا what speed must B have with respect to the earth ئەڵێ خێرایی B بە گوێرەی زەویەوە چەندە تەلەبەکان ئەگەر زۆر ئەگەر بە گالیلیۆ ترانسفۆرمەشن یاخود بە کۆکردنەوەیەکی بەسیط کۆیکەینەوە ئەو کاتەڵین 0.9 زائیدەن 0.5 C ئەکاتە 1.4 C 1.4 Cش ئەمە گونجاو نییە چونکە ئەو گەورەتر لە خێرایڕنەکی بۆیە پەنا بەر velocity addition ئەبین لەم حاڵتە و ئۆبجێکتیشمان هەیە مادام ئۆبجێکتمان هەیە کاتە قەت خێرایی نابێت بکاتە خێرایی ڕووناکی بەڵام ئەتوانێت نزیک بێتەوە لە خێرایی ڕووناکی بۆیە ئەبێ پەنا بۆ velocity addition بن دووبارە یەکەمەوە نمونونەکە spacecraftێکمان هەیە ئەیە حرەکە ئەکا بە 0.9 بە گوێرەی زەویەوە spacecrafتی B ئەدا بەلای ئەیە و تێ ئەپەڕێ بە خێرایی 0.5 بەڵام relative to the spacecrafتی A ئەو کاتە داوای چیمان لێکە
داوای سپیدی بیمان لێکە relative to the earth. زۆر ئاسان ئێمەش معادلەکانی velocity addition دائنین v ئەکل دەکاتە v ئەکل داش زائدەن v یەک زائدەن v ئەکل لەسەر سی توان دوو v ئەکل داشەکەمان هەیە 0.5 سیە v کۆنستانتەکەمان هەیە relative to the earth 0.9 سیە و قیمەتەکانی خوارەوەش v ئەکل داش و v مانەیە تعویل لەگەن تەماشاکەین 0.9 سی دەرهات. this speed is less than c. فعلا ئەم خێراییەش بچووکتر لە خێرایی ڕووناکی کەواتە قیمەتەکەمان قیمەتێکی ئەکسەپتەبڵە چونکە ئەگەر مادام سپێس کرافتن مادام ڕێستماسیان هەیە ئەمانە قەت خێرایە ناگاتە خێرایی ڕووناکی بەڵام ئەکرێ نزیک بێتەوە لە خێرایی ڕووناکی. ئەمە کۆتایی چاپتەری یەکە ئەوەی ماوەتەوە ڕاهێنانەکانە لە لێکچەری سێ پارتی دووە ئینشاءڵڵا ڕاهێنانەکانیش حەلەکەین تا بگەینەوە کڵاس و لە کڵاسیشە هەر پرسیارێکتان هەبێت لە تەواوی چاپتەرەکە جوان جوان بیخوێننەوە و لەسەرەوە تا ئاخیر هەمووتان چه پرسیارێکتان هەبوو ئەو کاتە ئامادە ئەبم جوابتان بەمەوە